لروجا شەمیا بۆری لە باژارێ کۆڵنێ ئەڵمانیا جڤاکە بەرەڤانیا ماف و وەک هەڤیا هەڤڕەگەسخوازان و جڤاکە ترانسجەندەر یا کوردستانی خۆپیشاندانێک ڕێک خست لە دژی کۆمارە ئیسلامیە ئیرانی و ڕەفتاری وێ یێتوند لە دژی وان جڤاکان ئەف چالاکی بناوێ هەفتیا دۆسکی بوو ji بۆ بیرانین و ڕێزگرتنی لە دۆسکی ئازاد خانما ترانسجەندەر کوپار وەکەڤان ڕۆژان لە دهۆکی هاتبوو کوشتن. ژیندا چالاکوانێکی کۆمەڵەی بەرەنگاربوونەوەی دژ بە ناوی پەلکە زێڕینە ئێستا لە هۆڵەندا لەگەڵماندایە. ئەم کاتە باش حەزم دەکرد بزانم ئەو خۆپیشاندانەی پێش 2 ڕۆژ لە کۆڵن کرا بە چ مەبەستێک بوو شتێک چەند زانیاریکمان بدەیتێ زەحمە نەبێ. ئەم کاتان باش سڵاوم هەیە بۆ بینەرانتان. لە ڕاستیدا ئەو خۆپیشاندانەکە لە کۆڵن کرا خۆی خۆپیشاندانەکە تایبەت نەبوو بە پەلکە زەڕینیەکان یا تایبەت بە گشتێتی پەلگەزینە خۆپیشاندانێک بوو بۆ پشتیوانی لە شۆڕشی ژینە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە دەنگی خۆمان گەیرین بە دوا دنیا. بەڵام ئێمە وەکو کوێر فێمینیستەکانی کوردستان کە هەفتەیەکمان تەرخان کردووە کرد بە تایبەتی ڕۆژی 28 ئەم مانگی ژانویە کە ڕۆژی کوشتنی دۆستی ئازادیش بوو، یان ساڵ ڕۆژی کوشتنی دۆستی ئازاد بوو. ئێمە لەو ڕۆژەدا یادمان کردەوە لەو ویستمان هاوکات وەک شۆڕشی ژینە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی هەموو بەشمێنەتان، هەموو ژنان، هەموو پەلکە زەڕینیەکان، هەموو ئەو کەسانە بیکە توندوتیژیان بەرامبەر کراوە و توندوتیژیمان بەرامبەر ئەکرێ. ئێمە ئێمە وێ ئەو ڤیددیوانە دەبینین کە خۆپیشاندانەکە لەوێ کراوە لە کۆڵن خەڵکانێک لەوێن. حەز نەکرد بزانم بێجگە لەو خۆپیشاندانە چی چالاکیدە دەری هەفتەیەکی تا هەفتێکتان تەرخان کردووە بۆ ئەم چالاکیات لە شوێنی تر لە چالاکی تر چی هەیە بێجگە لەو خۆپیشاندانە؟ بڵێ لە هەر خۆپیشاندانێکە ئێمە بوو بێ ئامادە بووین جگە لەو خۆپیشاندانێک لە وڵاتانی تریش هەروە هەمە ئاوڕیانمان ئامادە بوون بەشداریان کردووە. جیاواز لەوە ئێمە لە ڕێگەی لایڤ لە ڕێگەی تەلەڤیزیۆن و میدیاوە دەنگی هەموو ئەو کەسانەی کە توندوتیژیان بەرامبەر کراوە بە تایبەتی ئێمە گەینەری دەنگی دۆستی ئازاد بووین بۆ ئەوی کە بتوانین ئەو دەنگانە نەفەوتێ، ئەو کەسانەیە کە گیانی ئەو مافانەیان نەفەوتێ. کەسێک وەک دۆستی ئازاد تەنیا و تەنیا لەبەر خاتر ترانسبوونی لەبەر خاتەوە کچێکی ترانس بوو کوژرا. بەڵام تەنیا دۆستی نییە، بگورن تەنیا دۆستی نییە، بە هەزاران دۆستی لە کۆمەلگای ئێمەیە بوون بە قوربانی دابوونەریت و دین و ئاین و یاسای پیاسەروەرانە. باڵێ حەزم دەکرد پرسیارەوە بکەم ئایا توندوتیژی بەهۆی ئەوەیە بەهۆی ئەوەی بیر و بۆچوونی ئاینیە یان کۆمەلگا؟ بەڵام پێشەوە حەزم دەکرد بزانم کە دۆسکی ئازاد پار لەم ڕۆژانە 28 بوو کوژرا تا ئێستا بژەکەی دەستگیر نەکراوە یان سزا نەدراوە، ڕاستە؟ بەداخەوە بەڵام من بابەتەکە نابەمە سەر ئەوەی کە دۆستی بە کوژەکەی سزا دراوە یان نا. بابەتەکە ئەبەمە سەر ئەوەی کە بەڵکو بکوژانی دۆستی کەن نە بکوژێک. دۆستی یەک نەفەر نەیکوشت، یەک کەس نەیکوشت، کۆمەلگایەک کوشتی، دابوونەریتێک، نەبوونی یاسایەکی یەکسانی خوازانە کوشتی، نەبوونی ئازادی لە کۆمەلگایە کوشتی. بەڵام ئەوەی کە نەفەرێک دەستگیر کردی بێگومان ئەبێ ئەویش سزا بدرێ، بێگومان ئەوەی یەکی لە داواکاریەکانی کۆمەلگای پەلکە زەڕینەیە. ژیندا زۆر شتی ئەو کۆمەلگایە زۆر وەکو بڵێ ڕووداوەکانی ئەم کۆمەلگایە دەبینین یان دژایەتی لای کۆمەلگا لێیان دەکریانش لە وەکو گوتی بۆچوونی ئاینیەوە. بەڵام ئەوانەی کە دژی ئەو خەڵکانە دەکرێت کە ترانسجەندەرن هەفڕەگەسخوازن لە کوردستان کۆمەلگایان ئاینە؟ بەبوورە پرسیارەکەت یعنی هۆی ئەوەی کە ئەم کۆمەلگایە ئەم کۆمەڵی کە خەڵکانێکن کە بە ناوی هەفڕەگەسخواز یان ترانسجەندەرش لەگەڵیانە هەڵبەتە دەناسرێن، یعنی ئەو توندوتیژیانە بەهۆی بیر و بۆچوونی ئاینیە یانی کۆمەلگایە لە کوردستان بە تایبەتی ئێمە باسەکەین؟ لە ڕاستیدا بیرۆبۆچوونی ئاینی گیانیە لە کۆمەلگا کێشەکەەوە کۆمەلگا تووشی ئەو بیرۆبۆچوونە دواکەوتوانەیە بووە لە ڕوانگەی ئێمەوە.
بەڵام تەنیا بابەتەکە ئەمە نییە ئێمە مێژوویەک لە پیافەروەری و مێژووی دنیا چینایەتی لە پشتەری ئەمە هەیە ئێمانان باوەڕمان وایەکە ئەمە هۆکاری چەسانەوەیکی دوور و درێژی مێژووی لە پشتە تەنیا بە ئیمڕۆژی یا بە تەنیا یەک ئاین نییە بەڵام بێگومان ئاین یەکێک لە کارتێکە لە سەرەکیەکانی ئەو توندوتی ژیانەیە ئاین بە تایبەتی لە کوردستان ئیسلام کە لە کوردستانە هەیە ئەمە یەکی لە هۆکارەکانی ئەو توندوتی ژیانەیە چەند ڕوانگەی دیندارانەوە ئێمە بۆمان نییە هەر ژیانیش بکەین باشە کە باسی یەکسانی و مافی ئەو کەسان و ئەو کۆمەلگانە و ئەو جواتێک کە بەناوی پەلگە زێڕینە دەکەن ینی داوا چی دەکەن ئەو مافانە چی لە چیدایە ئێمە خوازیاری مافی بەرابەری وەکو مرۆڤەکانی تر وەکو هەموو مرۆڤێک لە کۆمەلگایە خوازیاری ئەوین بتوانین خاوەن ژیانی خۆمان بین خاوەن ماڵ و کار و ژیان و پیشە بەو جۆرێک وە خۆمان هەین بەو جۆرە بژین تەنیا ئەو نەیە ئێمە ئەمانەوێ مرۆڤ بێ لە کۆمەلگا بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەزی بەبێ لە بەرچاو وەکو مرۆڤێک لە کۆمەلگا بتوانێت بژی بۆ جۆرەوە حەزەکە جن لە بەرکا بۆ جۆرێکە حەزەکە بژی زەوا هاوسەرگیری بکات یا هەر جۆرێکە وەکو چۆن باقی کۆمەلگا هەیە بگورە وەکو چۆن باقی کۆمەلگا هەیە هەر بۆ جۆر ئێمەش بژین بەڵێ یعنی ژیندا من دەزانم لە زۆر شوێنی دنیا دژایەتی ئەو خەڵکانە دەکرێن بۆ نمونە دوێنێ لە لێرە لە ئەمریکا لە ویلایەتی یوتای ئەمریکی هەواڵێکمان هەبووکە دادگا بڕیاری داوە کە گۆڕینی جەندەر گۆڕینی ڕەگەز مەنع بکرێ ینی ئەمە شتێکی جیهانیە بە پێت وایە یان تەنها کۆمەلگای کوردستان بۆ نمونە ئێستا وەڵا ئەڵمانیان ئەو ئازادیەتان هەیە من لە هۆڵەندان بەڵام ئەو ئازادیە بەڵێ لە هۆڵەندا بەڵێ ئازادی هەیە تۆ چە ئەمەلیات بکە بۆ نمونە کەسێکی ترانسجەندەر لێرە چ ئەمەلیات بکات چ نەیکات چ هەر جۆرە خۆی پێخۆش بێ ئەتوانێت بۆ جۆرە بژی بەڵام ئەمە تەنیا بێگومان توندوتیژی بەرامبەر بە کەسانی پەلکە دەڕێنەی بەگشتی ئەو کەسانی ترانسجەندەر و ژنانی ترانسجەندەر بە تایبەتی تر ئەمە زۆرترە من ئەوە بینم ئەمە پیکی ڕێشەیی هەیە ببوورە پەیوەندیکی ڕێشەیی هەیە بە توندوتیژی بەرامبەر توندوتیژیکی مێژووی بەرامبەر بە ژن ئەمە ئەگەڕێکە بۆ ئەو باشیەوەی نایەکسانی ڕەگەزی لە کۆمەلگادا باشە ئەو توندوتیژیە نەمێنێ بەرامبەر بە ژن بەرامبەر بە ئەو کۆمەڵانە بە یاسا دەکرێت یان بە گۆڕینی کۆمەلگا دەکرێت بێگومان بە یاسا ئەوڵ دەکرێن بەبێ یاسا ناتوانێت تەنیا بە کللتوری گرنگە بەڵام یاسا ئەتوانێت گزاڵ بێ بەسەر کللتورە لە زۆری لەم هۆڵەندایە یاسا بووەتە بربەست لە بەرابەر ئەوە کە کەس نەوێرێ بە مەیلی خۆی بە ئەو جۆرێکە خۆی ئەوێت هەڵسوکەوتکە لەگەڵ کەسانی پەرکەزێڕینەیە بۆیە یاسا زۆر گرنگە ژیندا زۆر سوپاس دەکەم بۆ ئەم باسکردنی ئەم بابەتە هەستیارەکە لە ناو کووردا زۆر جار هەر باسیش ناکرێ سوپاسی جەنابەت دەکەم و دەستەکان و خۆش هیوادارم کە نەک هەر بەرامبەر بەوێ و بەرامبەر هەر کەسێک توندوتیژی نەمێنێ ژیندا لە هۆڵەندا چالاکوانێکی کۆمەڵەی بەرەنگار بوونەوە دژی پەلکە زێڕینە زۆر سوپاس.